لە ئەمڕۆ کازانین سیانزەی مانگ ڕۆژی جیهانی ڕادیۆیە کازانین ڕادیۆ هۆیە کە بۆ گەیاندن و گرنگی و تایبەتمەندی خۆشی هەیە و وا نزیکە بێتەوە لە 120 ساڵ لە تەمەنی و لە زۆربەی وڵاتانە زۆر گرنگی پێدراوە بەڵام ئەوەی کە گرنگە لەم ڕۆژەیە کە ڕۆژێکی جیهانی بۆ دانراوە چۆن بتوانین ئێمە ئەو هۆی گەیاندنە بە شێوەیەکی باش بتوانین جارێکی تر خزمەتی بکەینەوە بتوانین بە شێوەیەکی باش هەوڵی لەگەڵا بینەوە ڕاستە ئێستا پێشکەوتنی تەکنەلۆژیا و پێشکەوتنی کۆمەڵێ میدیای زیاتر کاوای کردووە تۆزێ پێگەی ڕادیۆ کەم بێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتیش لەوانەیە لە زۆربەی شوێن و لە زۆربەی کاتەکانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەبوو بێ بە تایبەتیش لە لای خۆمان هەر لە کۆنەوە هەم لە شۆڕشەکانە هەم لەوەی کە هۆیەک بۆ گەیاندن هەم هەبوویەک بۆی کە زۆر جار پێشکەوتنی تەکنۆلۆژیا بۆ شێوەی خۆی نەدیوەتەوە بەڵام لە ناو ماڵەکانە هەمیشە ڕادیۆ هەبوو بۆ ئەوەی کە تۆ بەردەوام ئاگاو لە هەواڵەکان بێ بەردەوام ئاگاو لەو پەیامانە بێ کە بڵاوکرێتەوە ئیتر پەیامەکان کۆمەڵایەتی بێ سیاسی بێ ئابووری بێ بە هەموو لایەنەکان بەبێ جیاوازی کەواتە گرنگی و تایبەتمەندی خۆیە بۆیە ئێمەش ئەمڕۆ گفتوگۆ لەسەر تایبەتمەندیەکانیەکەین و لە ئێستا و لەم ساڵەیە ئایا پێگەی ڕادیۆ وەکو خۆی ماوە یاخۆ بێ چۆن گرنگی پێ بدرێ و ئەو ڕادیۆیانەی کە پەیامەکانیان بەڕاستی گەیاندووە چۆن بتوانین جارێکی تر خزمەتیانکەینەوە گفتوگۆ لەسرم بابەتاکەین و کۆمەڵی پرسیاری تریشەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەژار شێخ محەممەد وەکو مامۆستای زانکۆ کە بەڕێزان ئێستا لێلای میوانە دکتۆر زۆر بەخێر بێبانی باش دکتۆر بەخێربێنی و باش و بەیانی بینەرانی کورساتری باش زۆر سپاس دکتۆر کە باسی ڕۆژێکەکەین کە دابی نەکرێت بێگومان ئەمە تایبەتمەندی خۆی هەیە ڕۆژی جیهانی ڕادیۆ ئەم ڕۆژە چۆن دیاری کراوە چۆن تایبەتمەندیان بەم هۆی گەیاندنە گەیاند بەڵێ بەڕاستی ڕەنگە مێژوویەکی دەستپێکردنی قورس بێ ئەگەر ئێمە دیاری بکەین لە چه ساڵێکا دەستکراوەوەی کە ڕادیۆ پەخشکە مێژوویەکی بە ساڵ بۆ تهدید بکەین بەڵام توانین بە نزیکی قسە لەسەرەوە بکەین لەو بەرواری کە مارکۆنی لە 1995 کە پەخشی شەپۆلی دەنگی بەکارهێنا و تا جفرەی مۆرسی تا گواستەوە وەکو سەرەتایە دەست بکراوە بەڵام وەکو ئێزگەی ڕادیۆیی بە تەواوەتی توانین بڵێ لە 1920 سەدەی ڕابردووانێ دەستی بە پەخشی خۆی کردووە لە ئەمریکا و دواتر بۆ کەنەدا بۆ وڵاتەکانی کە بەڵام بۆ دیاریکردنی ڕۆژەکە ڕۆژی سیانزەی شوبات 1946 کە نەتۆیە گرتوەکان یەکەم ڕادیۆی خۆیان دامەزران و پەخشی خۆیان کرد ئەم ڕۆژە کراوە بە ڕۆژی جیهانی ڕادیۆ ینی سیانزەی دوی هەموو ساڵێک پێیوەستە بە ڕۆژی ڕادیۆکەی نەتەوەیە گرتوەکانەوەنێت ئەگەرنا کۆمەڵێک زانای بەناوبانگ بەشدار بوون لەو مێژۆ پرشنگداری دروستکردنی ڕادیۆدا هەرچەنە لە کۆتاییدا بە شانسی تێسلا شکایەوە کە داهێنانەکەی ئیختراعەکەی بۆ ئەو تەسبیت کرا جێگیر کرا کە بە ناوی ئەووانە ڕادیۆهیەوە هەرچەنە مارکۆنی واڵت زۆر زانایکی پێشووتر ڕۆڵیان هەبووەوە لە گەشەکردن لە قۆناغەکانە هەر لە 1970کانەوە کە بیریان لێ کردوەوە ئەمە وەکو سەرەتایە بۆ ڕادیۆکویش لە ئامرازە گرنگەکانی پەیوەندیکردن لەگەڵ جەماوەردا تاوان پێشووتر تەنها ڕۆژنامەمان هەبووە ڕۆژنامە بە هەموو ژانرەکانی ناو ڕۆژنامەوە بە دروستبوونی ڕادیۆ قۆناغێکی نوێ لە ژیانی مرۆڤاتی هاتە ئاراوە ڕادیۆ بۆ زۆر شت بەکارەهات ڕادیۆ بە شێوەیەکی گشتی سەرەتا ئەتوانین بڵێن یەکەم جار بۆ مەسەلە بەرنامە مژدە بەخشێرەکانی ئاینی مەسیحیەت پەخشەکرا بۆ ئەو کۆڵۆنێڵانەی ئەو وڵاتانی کە دەسەڵاتدار بوون بۆ دەوڵەت ئەفریقیەکان و دەوڵەتەکانیش شەرقی وسەطوانە بەکارێنێنە بۆ پەخشکردنی بەرنامەکانی خۆیان ئەمە وەکو مێژووە جیهانەکەی زۆر وردەکاری هەیە لە ناو مێژووە جیهانەکەیە بەڵام ئەگەر لەسەر مێژووی ڕادیۆی کوردی قسە بکەین کە من پێم خۆشە ڕەنگە بەشێک لە بینەرانی ئێمە ئەو حەقیقەتە نەزانن یەکەم ڕادیۆ لە 1939 تەبەن سێ ڕادیۆی دەنگی بەغداد ڕەنگەی ڕۆژهەڵات لە بەیروت ڕادیۆی حەیفا هەرسێکیان دەسەڵاتداری سیاسی دایمەزران و ڕادیۆ ئاراستەکراوە بوون بۆ میلەتی کورد هەرچەرە توێژەر و نووسەر ئەمیری حەسەنپور ئەڵێ نەخێر ڕادیۆیەکی پێشتر هەبوو لە 1923 بۆ 1929 لە یەکێتی سۆڤێتی ئەو زەمانە پەخشی کوردی کردووە ئەمانە بە ڕادیۆ سەرەتایەکان داڕدێن دوایەوە طبعا لە 1939 بۆ 1941 بۆ 1942 ڕادیۆ حەیفا بە دوای ئەوە لە دوای ڕادیۆی کەشمان هەیە لە قایرە لە ساڵی 1950 حەزەکەم باسی ڕادیۆ حەیفا بکەم کە ئینگلیزەکان دروستیان کردووە شاعیری گەورەی کورد مامۆستا گۆران و هونەرمەندی گەورەی کورد ڕەفیق چالاک لەو ڕادیۆیات
کاریان کردووە ئەم ڕادیۆ ئاراستەکرا بۆ هەواڵ و گواستنەوەی هەواڵ و دەنگ و باسی بەرەکانی شەڕ و داگیرکاری بۆ شێ بۆ وەرگری کوردی یعنی ئەوە نەبێ هەرچەنە ئەم ڕادوانە بەشدار بوون لەوەی کە زۆر ئەرشیفی هوەری کوردی ڕاستان تۆمار بکرێت و بۆ ئێم مابێتەوە ینی بە شێوە لە شوێکە قازانجی بێمەش گەیانووە 950 لە قایرە ڕادوێ هەبوو 958 لە سەردەمی دوای سەرکەوتنی شۆڕشی عەبدولکەریم قاسم ڕادوێ دامەزرێت ئەمانە هەمووی دەوڵەتە دەسەڵاتدارە کە بەسەر میلەتی کووردا هەبوون دوجار ڕادوی دەنگی کوردستان لە 1963 کە دەنگی شۆڕشی ئەیلول بووە ئەو ڕادوێ دامەزراوە کە هەبوو تاوان لەگەڵ کۆتایی هاتنی شۆڕشاش کۆتایی پێاتەوە بەڵام ڕادیۆیکی پرشنگدار لە مێژووی ئیزگە و دەنگی ڕادیۆی کووردا کە ناو ناوبانکی هەتا ئەم ڕۆی کە لەگەڵ بەڕێزیشتانە قساکەین ئەویش دەنگی گەلی کوردستان کە هەر لە دوای دروست بوونێچەتی نیشتمانی کوردستانەوانە لە 1976ەوە هەوڵیرا بەشێکی زۆر لە پارچەکانی ڕادیۆ لە وڵاتی سوید و هێنرایە سووریا بەڕێگای بە بڵین کۆڵ و بار و بە کۆڵی پێشمەرگە و خەڵک گێنرایە شاخ ئەم ڕادیۆ لە 1970 دەستی بە پەخشی خۆی کرد ئیتر بوو بە بەشێکی لێک نەبڕاو لە ژیانی خەڵکی زۆرێک لە ئێمە لەو زەمانەیە چاوەڕێمانەکرد ئێوارە هەرچەنە پەخشەکەی زوو دەگۆڕا لەبەرەوەی کە تەشویشە خرایە سەری ژاوەژاوە خرایە سەری بووی خەڵک نەیبیستێ بەڵام ئەو ڕادیۆ بوو کە تەواوی خەڵکی کوردستان بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە تا مەزروی ئەو بوون کە ئەیوت ئێستا ئێرە دەنگی گەلی کوردستانی عێراق دەنگی گەلی کوردستان دەنگی شۆڕشی ئەو پێشمەرگانەیە کە ڕۆبەڕووی زۆر ڕوستەم و ئەوانە ئێتر ئەم ڕادیۆ بەڕاستی مێژوویەکی زۆر شیرینی هەیە تا ڕادیۆ بڵێن تاڵ و شیرینیشی هەیە چکان دێجار هەواڵی شەید بوونی قارەمانێک و پێشمەرگەیەک و سەرکردەیەک و شکستێکیە بۆ خەڵک ناخۆش و بەڵام لەگەڵی شاورەیە بوو مۆسیقایەکی هەبوو کاویترلن هەتا ئێستا ئەوەی ئەو جیلەی ئێمە زۆرێکی کەش لە مناڵەکان بە دەنگی ئەم مۆسیقایە جۆرە لە جۆش و خۆش و ئەوانایە بە گوێچکەمان ڕڵێکی گرنگجێ بوو لە شۆڕشەکەیان لە زۆرگەکەی ئەمەیە بە تایبەتی لە ڕاپەڕینی 1990 ڕادیۆ دەنگی گەلی کوردستان ئەتوانم بڵێم بە فەیلەکێ لە سوپایەکی گەورە ڕۆڵی بۆ ئێمە بینیوە کە جۆش و خۆشی یا بە هەموو خەڵکی کورد بە مناڵ بە ژن بە گەنج بە پیر بە خەڵکە بەشداری کرد تەواو سات بە سات و هەنگاو بە هەنگاو هەرچەند ئەم ڕادیۆ و مەفرەزەکان لە شاخ هەر ڕۆژەی لە شوێنێ بووە هەر ڕۆژەی لە ناوچەیە بووە یعنی ئەویش جەولەی کردوم ڕادیۆیە ئەو خەڵکانەی کە لەناو ڕادیۆیی شیان کردەوە بەڕاستی بەتەنها هەر پێشمەرگە نەبوون هەر میدیاکار نەبوون هەر ڕاگەاندنکار نەبوون خەڵکانێکن زۆریان سەربازی و ناویان نییە بەڵام مێژووی ڕادیۆی کوردیان گەیانوە بەم ڕادیۆی کە ئێستا هەیە کە ئێستا تقریبەن تەخمین ئەکرێ وا دەئانرێکە لە نێوان 195 بۆ 175 ڕادیۆ لە کوردستانە هەبێت بە هەموو جۆرەکانیوانێ بەڵێ دکتۆر با قسە لەسەرەوە بکەین لە ڕابردووە و خۆت واسی لێەوە کرد ڕادیۆ ئامرازێکی گرنگ بوو لە ئێستا پێم بڵێ ڕادیۆ چۆن کارە کا ڕەنگە بەهۆی بڵاوبوونەوەی تەکنەلۆژیا بەهۆی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا ئەمانە و کوڕکابەرێک بن بۆ ڕادیۆ کاریگەری ڕادیۆ لە ڕابردووە چۆن بوو لە ئێستاە چۆنە بەڵێ لا نەخەن کاتێک کە ئامرازێکی نوێی ڕاگەاندن دروستە بێ هەرگیز ناتوانێت ئامرازەکەی پێشووتری خۆی بسڕێتەوە خەتێکی بەسەراهێنێ کە ڕۆژنامە هەبوو ڕادیۆ هات دوای ئەوە تەلەڤیزۆن هات دوای بوو بە کەناڵی ئاسمایی دوای ئەوە تەکنۆلۆژیا پێشکەوت بوو بە ڕادیۆی ئینتەرنێتی و بە تەکنۆلۆژیا بە پێگە ئەلکترۆنیەکان بەڵام هیچێکێ لە میدیانە نەیتوانیوە میدیاکانی کە بسڕێتەوە هەر بۆ نمونە من و بەڕێزت یان سەرکۆکە بەیانیان نین بۆ سەرکارەکەمان لا ئیرادیش بێت تۆ بێ ڕادیۆکە بکەیتەوە لە ناو ئۆتۆمبیلەکەتا جۆ ئەگری لە گۆرانیە جۆ ئەگری لە بەرنمەیەک باشە زەرورێتێکە لەو پێداویستانەی کە ماڵی میدیا خۆراکی ڕۆحی مرۆڤەکانە مرۆڤ ناتوانێت لێدا بڕێ ئێستا هەرچەنە تەکنۆلۆژیا پێشکەوتووە هەرچەنە پێگە ئەلکترۆنیەکان و میدیای نوێ و سۆشیال میدیا پێشکەوتووە بەڵام هەر خودی میدیا نوێەکەش بەکار نەهێنرێتوانێت بۆ ڕادیۆی تاپەخشەکرێت چی ئەتوانێت لە ئێمە بەبێ مۆسیقا و گۆرانی بشی چی لە ئێمە ئەتوانێت بەبێ مۆسیقا و گۆرانی هەڵکە هەندێک بەرنامەی گرنگ هەیە کە چەنێ هێزی چاو گرنگە بۆ بینینی بەرنامە بە هەمان کات لە هەندێک سات و جێگەدا هێزی گوێچکە گرنگترە لەوەی کە زانیاری لێوەرگێت دوجار هەر هەواڵ و زانیاری خۆڕادیۆ بە تەنها یەک جۆر لە ژان پێشکەش ناکە هەمان ژارێک هەواڵ و زاناری پێشکەشە کات چاوداریە بەرنامە ڕخنە ئامێزە میوزیک و گۆرانیە هەندێک جار درامایە من بەبیریمە لە هەشتاکانە زۆر درامای کوردی ئێمە لە ڕادیۆ جۆمان لێگرت زۆر کتێبی چیرۆگامێزە بوو کە ئەخوێنراوە بە دەنگی بێژەرەکان ئایەنە کارەکتەری دراماتیکیان بۆ دروستە کرد خەڵک دانیشت
بە دیاریوانێ ئەن ڕادیۆ ڕەنگە ڕۆڵی سز ببێ ڕەنگە ژمارە ڕادیۆکان لە هەرێمی کوردستان و لە جیهانە زیایی کردوێ بەڵام تا ئێستا دەبیرن نەچێت لانەخان هەندێک ناوچە هەیە لە جیهانە پێشکەوتین تەکنۆلۆژیا بۆ ئاسە پێی نەگەشتووە هەندێک دەوڵەتی ئەفریقی هەیە تا ئێستا پەناه بۆ ڕادیۆکە بن کە سەرچاوی هەواڵ و زانیاری و گۆرانی و پێداویستەکانی ژیانیان بێ لەبەرەوە لەگەڵ خۆیدا من ئێستاش نمونە باوکم پێنمەوانێ ڕادیۆیشیە لە ماڵەوانە جۆ لە هەواڵەکانەگرێ بەردەوام لە کاتەکە بە تایبەتی کە کارەبانیە باشە لەبەر تۆ ناتوانین بڵین ڕادیۆ ڕۆڵ و کاریگەری خۆیە بە زۆکو ئامرازێکی جەماوەری یان بڵێن ئامرازێکی میدیای کلاسیکی بە بەراورد بە میدیای نوێ و تۆڕە کۆمەڵاتیەکان ڕەنگە ئەو خاوتر بێ لە گەیاندنی پەیامەکانەنە بەڵام دوجار وەکو پرۆسی کۆمونیکیشنەکە وەکو گاندنی پەیامەکە هەمان پەیامی هەیە هەمان خاوەندار مەبەستێتی لەوەی لە ڕادیۆش بەکاربێنە بۆ گاندنی پەیامەکەی بە تایبەتی تۆ لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن ناتوانانی ڕادیۆ فەرامەشکەی باش ڕادیۆژێکێکە لە ئامرازە گرنگەکان جەماوەریشی خۆی هەیە تۆ کاتێک لەم بارودۆخی کە کارەبانیە لە کوردستانە ژنێک لە ماڵەوانەیە خەریکی ئیش و کارێتی لە ناو چەشتانەکەیە زۆر جاریان ڕادۆکەیە کاتەوە یا موبایلەکەی خاتە سەر ڕادێک سە لە ڕێم ئامرازە زیرەکە کەشتەوە ئەتوانی هەر کەناڵێکت بوێ کە ئێستا بتوانین بڵین قۆناغی ڕادیۆی چۆنەڵی کەناڵی ئاسمانی ڕادیۆی فەزاییشەیە ڕادیۆ ئاسمانیش هەیە هەر ڕەنگە کورسات خۆیەکێ لە کەناڵەکانی ڕادیۆی ئاسمانیە باشە بەشێکی زۆر کەناڵە تەلەڤیزیۆنەکان ئەتوان لەگەڵ کەناڵ ئاسمانەکەی خوانە ئەستوان حیزێکیش هەیە مەجالێکیش هەیە مەجالێکی ئاسمانی بۆشایی هەیە کە ئەکرێت تەرخان کرێ بۆ ڕادیۆ لێوانێ لە ڕووی نرخیشە و لە ڕووی گاندنیشی بە جیهان زیاتر پەخشەکەی بڵاوترە بێت و باشتریش هەبێت و مەجای تەشویش و ئاستەنگەکانی شاخ و داخۆوانی کە بربەستەکانی بۆ دروستە بن ڕادیۆی ئاسمانی کەمتر ئەتوانێت ڕێ لە شەپۆلەکان گرێ و خەڵک بە ئاسانی ئەتوانێت پێ زۆر باشە دکتۆر لەگەڵەوەی کە ئازانین ڕادیۆ توانێتی لە ڕابردوو هەتاوەکو ئێستا و بۆ ناتوانین ساڵێک دیاریکەین کە بڵێن ڕادیۆ ئەوە بووە بەڵام بەنزیکەی ئەتوانین بڵێ کەلەکەیەوە دەستی پێکردو و چەند کەسێک کاریان لەم بابەتەیە کردو بەڵام ئەگەر لە هەرێمی کوردستانە باسکەین بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و بەوەی کە بەڕێز خۆت ئاماژە بە کۆمەڵێ بابەتی زۆر گرنگە بەڵام لەلای پرسیارێک هەیە ئێستا چەند ڕادیۆیەکمانەیە ئایا چۆن کار بکرێت لە ڕادیۆیە و ئایا چۆن پەیام لە ڕادیۆ پەخش بکرێت چکە هەندێک ڕادیۆ بینیت بەڕاستی من لە دەنگی کورساتی خۆمانەوە ینی ڤۆیسر کورساتیشمانێ بووی کە زمانی ئینگلیزی هەندێک کەس بتوانێت لێشۆ هەواڵەکان بە زمانێکی جیاوازتر و بیانی بیبیستێت تۆ چی تیا بەخشەکەیت ئەمە پرسیارەکەی وەچی بە خەڵکەڵی وەچی پەیامێکیشی پێگەێنیت ئەمە تا چەند گرنگە لە ڕادیۆکان بوونی هەبێت کاک سەرکۆ هەرچەندم بەڕاستی من حەز ناکەم ناو بێنم بەڵام ئێمە گە سەیریکین بە وجدانێکی توێژەرانەوە وەکو مامۆسایەکی زانکۆ سێریکە نەبێمە قسە ئەبێ بە توێژینەوە قسە لە سەرۆگەمزان ڕادیۆکان چەنە کاریگەریان ماوە بەڵام ئەگەر وەکو شیکردنەوەی ناوڕۆک بۆ هەندێک لە کەناڵە میدیایەکان کەین بەشێکی زۆر ینی ژمارەیەکی کەمی ڕادیۆی سەنگین ماوە کە گرنگی بەو ناوڕۆکانە ئەیا کە بەلای جەماوەرەوە گرنگە بەلای وەرگرەوە گرنگە تۆ چۆن لە ناو ڕادیۆت ئەکرێت تایبەتمەند بێ بە گۆرانی هەمانە کەناڵمان هەیە تایبەت بە گۆرانی بەڵام هەندێک کەناڵیش هەیە بەڕاستی ئەتوانی بڵێ بێزە دێتەوە لەوی کەس جوێی لێ ڕاگری لەوەی چەند بەشدارە لە تێکدانی زمانی کوردیە باشە ئێمەی کورد پێویستمان بەوەیە کە ڕادیۆی ئاراستەکراومان هەبێ ڕادیۆی موەجەهمان هەبێ بە کەناڵ بە زمانی ئینگلیزی وەکو ڕادیۆکەی کورسات بە زمانی بێگانەی عەرەبی تورکی فارسی ئەو کەسانی کە ئێمەمانە پەیامیان پێ بگەین کە کورد چییە و چی بۆ جۆزینەوە ئەکرێ هەواڵ و زانیاری بۆ گۆزیتەوە ئەکرێت سەقافەی کوردی بۆ چاند و ڕۆشنبیری کوردی میوزیکی کوردی ئەدەبیاتی کوردی زۆر لایەنی ژیانی کوردی هەیە لە ڕادیۆ بۆی بیازیتەوە بەڵام چی بە زمانی ئەو نەتەوەی کە تۆ ئەتەوێت ئاراستی پێویست من پێم وانێ ئیمڕۆ ئێمە پێویستمان بەوە بێ کە ڕادیۆکارمان کار بۆ ناوخۆی خۆمان بکات بە پێچانەوە ینی باڵێ میدیای کوردی ئەو بێ هەوڵ بە میدیایشی ئاراستەکرا بێ بۆ دەرەوەی خۆی بەلایکەمەوە خەڵک ئێمە بناسێت سەقافی ئێمە بناسێت تا ئێستا بەداخەوە هەیە کەناڵی عەرەبی هەیە کەناڵی بڵین کەناڵی کوردی هەیە بە زمانی عەرەبی پەخشەکە بەڵام چی تا دووبارە ئاکاتەوە ئایا توانیوێتی ئەو کەناڵە عەرەبیانەی کە هەم تێپەڕێنێ ئایا بەڕاستی توانیوێتی زمانی حاڵی نەتەوەی کورد بێ ئایا ئەو کەناڵە توانیوێتی پارێزەری کەلتور و چاند و ڕۆشنبیری و بەها باڵاکانی کۆمەلگای کوردی بێ بەداخەوە نەخێر بۆ لەبەروی خاوەندارێتی لە وڵاتی ئێمە خاوەندارێتێکی حیزبیە حکومی نییە یاخود با بڵین بەمانە نیشتیمان پەروەرەکەی ناتوانێت تەواو هەموو پەیامی نەتەوەی بگەێنێ
بەداخەوە میدیای کوردی هەیە بە ڕادیۆشەوە کار ئەکا لە تێکدانی زمانی کوردیە کە ئێمە بێ فەخرکەین ئەگەر عەرەب فەخرکا بە قورئانی پیرۆزەوە بۆ پاراستنی کەڵچور و سەقافەکەی ئەگەر فارس شانازی بکە بە میوزیک و گۆرانی و کەڵچەرەکەیەوە ئەبێ میلەتی کورد ئێمەی کورد شانازیکەین بە زمانەکەمانەوە یەکێ لە هۆکارەکانی مانەوەی میلەتی کورد زمانە کاتێک کە تۆ ڕادیۆیە لە ڕادیۆکان بەزانین بێ یاخود بە نازانین بێ بەشدارە بێ لەوەی کە تۆ ئەم زمانە تێک بدە ئەچێتە خانی خزمەتکردنی دوژمنەوەێ بۆیە من خۆمەکو مامۆسایەکی زانکۆ پێم باشە ڕادیۆکانی مە بەڕاستی ئاراسەکراون ئاراسەکراون بۆ دەروی خۆمان بۆی بتوانین ئەوەی کە هەمانە ئەوەی کە جوانە باڵایە بەهای پیرۆزە لە ناو کۆمەلگای کوردیا بیکەینی بە دەوری خۆمان بەڵ زۆر شتێکا کە سەرکۆ لە وڵاتی ئێمە بەداخەوە نەمانتوانی وەکو پێویست بیگەێنین وەکو پێویست بیگەێنین بە دەروی خۆمان کە کورد ئەم کەسەیە کورد تەنانە ڕقی لە دوژمنەکەشی نییە باشە یارمەتی دوژمنەکەشەیە ئەم بوومە لەرزێ و کارەساتە سروشتی دوایی سلماندنی حقیقی تێکی زۆر زۆر ڕاستە کە میلەتی کرد بۆ هەموو بارودۆخە ناخۆشی خۆیوانێ خەمی خەڵکەکەی کەشەخۆن چۆن ئەم جوانانە ئەیگوازیتەوە لە ڕێ رادیۆ لە ڕێ ڕۆژنامەوە لە ڕێ پێک ئەلکترۆنەکانەوە لە ڕێ تەلەڤیزۆنەکانەوەە باشە بەڵام لە چی ئیتیک و یاسا و ئەخلاقاتی کۆمەڵاتی چۆن تەیاپارێزی باشە دکتۆر بێگومان ئەزانین هەواڵێک کە لە شاشەی تیڤەکانەوە بڕوا لەگەڵ هەواڵێک کە لە رادیۆ پەخش بکرێت جیاوازیە بێت تو کە لە شاشێکۆ گوێ لە هەواڵە گەگری ئەبینی هەم بە دیمەنە ڤیددیۆیەکان هەم بە دەنگەکەشی بۆ نمونە ڕاتێکێشە بەلای ئەو هەواڵەیە ئەبێت پەیامی رادیۆ چۆن بێت بە چ شێوازێک بێت بۆ نمونە هەرەتوانی ئەو هەواڵی کە لە شاشەوە ڕۆشتووە هەمان هەواڵ بێنیت لە رادیۆە پەخشی بکە یاخود نەخێر شێوازی گەیاندنی پەیامەکان لە رادیۆ بێ بە شێوازێکی تردا بڕێژرێتەوە ڕەنگە لە داڕشتنی هەواڵەکە کێشەی کێونە گرنگ نەبێ بەقەر هەڵبژارنی ئەو دەنگەی کە چۆن پەیامەکە ئاگەێنێ باشە دەنگەکە چ کاریگەری ئێمە لە بیرمان نەچێ توێژێکی گەورە هەیە لە ناو کۆمەلگایە کە ئەویش توێژی نابینان نابینە کاتێک کە بەدیار تەلەڤیزۆنە گۆدانیشێت تەماشای ناکات چکە نابینێ بەڵام بە دۆدا چوونی بۆکە جوێی لێگرێ لە رادیۆە زۆر پەیامەکەی باشترەگە لە رادیۆ کام زۆر جار بینیمانە بێژەرێک هۆنراوەیەکی خوێنێتەوە سەیەکی ئەم بەدەنگی ئەم بێژەرە چەند خۆشە تۆ گوێت لەم هۆنراوەیە بێ لەگەڵ تێکە لە رادیۆی چکە و بەدەنگی بێژەری چکە ئەو تام و لە زەدەیتیانەگە هەردووچان هەمان هۆنراوە بخوێنەوەنێ ئەلێرەدا زیرەکی دەنگە کاریگەری دراماتی باشە ئەو دەنگی کە لە رادیۆ بێت چۆن بێت تۆنی ئەو دەنگە بە شێوازێک بێت بۆ ئەوی کە کاریگەری ڕاستەوخۆ لە هزر و مشکی ئەو کەسە بکات شێوازی بەرنامەکە بڕیارەدا لەسەرەوە لا نەخەن هەرچەنە دەنگ زۆر گرنگە بۆ تەلەڤیزۆنیش و بۆ رادیۆشمان بێگومان ئێوەی بێژەران خۆتانە بێ بەردەوام ڕاهێنانی خۆتانتان هەبێ ئاگاداری زیاتری ژێکانتان بن بزان دەنگی تۆ لەسەر کام تۆن حتا پرس بە هەندێک مامۆسای میوزیکزام کرێ لەسەر کام تۆنی میوزیکی دەنگی تۆ ئەکرێ خۆشە بۆ ئەوی بێتە دەرەوانە بەڵام تاڵم بۆ رادیۆ زۆر گرنگترە هەرچەنە دەرهێنەرەکە و بەرنمەکە هەواڵێک جیاوازە لە خوێندنەوەی بەرنمێکی گفتوگۆ ئامێز لە رادیۆدا کاتە بێژەرە بەرنمێک ئەم بەرنامەی ئێمە کە ئێسێکین لە رادیۆ بکرێ بە شێوازێکی کاکرێ بێگومان تۆ چۆن لەو کاتە تووڕەبوونێک لە بەرز و نزمی دەنگەکانە دەرەکەی نەک لە سیمای دەم و چاوە باش هەرچەنە زۆر جار ئێمە جارەما بووە ئەوەی کە کاریگەری لەسەر دەنگی ئێمە کردووە زۆر بێژەری رادیۆیمان هەیە لاسایی بۆ نمونە بەڕێز کاک فەرهاد سەنگاوی کردێتەوە لە رادیۆ بە ئێستاشەوە لاسایەکاتەوە بۆ دەنگی کاک چییە دەنگی کاک باسەت هەمە غەریب ئەمانە ئەو دەنگە سەرنجڕاکێش و خۆشەڵم زۆر دەنگی کە ببورن کە ناوەکانیان لەبەر نییە کە زۆر کەس تا ئێستا لاسایە نەکاتەوە بۆچی چکە ستایڵێکی خوان دۆزی بوانێ شێوازێکی خوانیان دۆزی وەکو ئێوەی بەڕێستان چۆن هەر کەسەتان ستایلی خۆتانتان هەیە لە پێشکەشکردنی بەرنامەکانە لەناو بەرنامەی رادیۆیشە بە هەمان شێوەیە شێوازی بەرنامەکە دیاریەکە تۆ بە کام تۆن تابەن زۆر گرنگە بێژەری رادیۆیی شارەزایی هەبێ لە شێوازی وتاردانە لە چ کاتێکە دەنگی نزمەکاتەوە لە چ کاتێکە دەنگی بەرزەکاتەوە لە چ کاتێکە ئامۆژگاریەکە لە چ کاتێکە هادی ئەبێتەوە لە چ کاتێکە تون دەبێ هەموو ئەمانە بێ شارەزایی هەبێ و هیچ شەرمیش نییە پرسکا بە خەڵکی بە ئەزبوون لە خۆی و پرسکا بە و کەسانی کە شارەزاییان هەیە لە بۆ ڕادێت بە چی ستایلە جوانە ئەتوانێت بە کۆمەڵی ستایل دەنگی خۆی تۆ مارکا خۆی جۆی لێگرێتەوە بزان کام ستایلان باشترە کاریگەری بێ دوجار لە هەندێک کەناڵی شارەزایە کە بەشی پەیوەندەکانیان هەیە پێویستە 3 مانگ جارە ڕاپرسی بکەن کام بەرنامە سەرکەوتووە
دەنگی کام بێژەر باشە کام کەس بە هەواڵ ئەمانە لە ڕێز جەماوەرەوە تۆ وەریگرەوە وەکو فیدباکێ وەکو پەرچەکەداری جەماوەر وەرێگریتەوە کاکسەرکۆ ئەو کاتە ئەو کەسەش تێبینیەکانی پێڵی ئەم شتە چاکە و یان وا بۆڵە ئەم ستایڵی تۆ زۆر باشە گەشەی پێبە ئەمانە بەڕاستی لە ڕووی زانستیەوە کرێ ئێمە نابێ بەسەر پیری بەرادەرێک دەسێ ڕوا لە دەرەوەی کەناڵ گوێی سەیرێن بەرنامەیە ئێماکە لە خۆیوانێ ئیمڕۆ کاکسەرکۆی بەدڵ نییە یەکسەڵک بایتی کاکسەرکۆ بەرنامەی پێشکەش نەکە شتیوانیە لەناو میدیایە شتیوانیە لەناو میدیا شتی بە دراسە هەیە جەماوەەر بڕیارەیە دوجار پرۆسی کۆمونیکیشن لە خاوەنددارەتیەوە بۆ ئەو پامەی کە ئێستا ئێمە گەێنین بۆ جەماوەری کە قسەی بۆکەین لەگەڵ گەڕانەوەی فیدباکە هەموو ئەمانە پرۆسی کۆم بێکەوە پرۆسیکی گرێدراوە تویەکی چاندێکیش کە دابڕی ئەکەوینە هەڵاوە یەکمانە مەشەکێتە سەر ئەوە کە دکتۆر هوەری دەربڕین چییە یعنی تۆ زۆر جاران پرسیاراکەی بە تایبەتی کارکردن لە نێو ڕادیۆیە تۆ نەبیراوی بەڵام دەنگت هەیە بەڵام ئەو دەنگە چۆن تۆ هوەرەکەی خۆتی تیا بەکارێنی لا هەموو بارودۆخە جیاوازەکانە چکە تو ئێستا ڕووداوێک ڕووبا بەو شێوازە هەواڵێک پێشکەش ناکەی کە پێشتر پێشکەشی کرد وڵچکەمە وی کە تۆ زۆر جار بەلای شوێن دوکانێکی شارڕۆشتی لە بازار ڕادیۆیەکی ئەگەریش پێکرد بێ دەنگێک هاتبێت سەرنجی تۆ ڕاکێشا بێ وەستاوی تۆزی ینی بزانم چییە هەواڵەکەی کە بێتی لەگەڵ هەموو ئەم شێوازی دەربڕین و ئەم شێوازی کارکردنە ئێستا بینیم بۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و کاریگەری سوۆسیال میدیا لەسەر تاکەکانمان چکە بەردەوامیمە هیچمان پێ نەبێ مۆبایلەکەمان پێ ئەبینی لە زۆربەی شوێنەکان ڕادیۆکان بەڕێگەی کامێرە بەکارێنەوە جارێکی تر سوۆسیال میدیا لەگەڵ ئەوە بۆی کە بتوانە بێتە هۆکارێک بووی کە جارێکتر بێتەوە ناو خەڵە من پێم خۆشە بەڕێستان وەکو دکتۆرێک وەکو شارەزایەک لەو بوارە ئایا ئەمە سوودی بە پێگەی ڕادیۆ گەیەنێت یاخو لەو شێواز و لەو مامەڵەی کە لە ڕابردووە بۆ کەم یەکاتەوە لەگەڵ تازەبوونەوەیە کاکسەرکۆ بەڕاستیە بێ میدیا خۆی تازە بکاتەوەنێ ڕاست چۆن ئێستا ئەم کەناڵی کورسات لەسەر پێگەی ئەلکترۆنی خۆی لەسەر سوۆشال میدیاکەی خۆی فەیسبوکەکەی تویتر ئەنستاگرامەکەی بەرنامەکانی خۆی جاریشکە پەخشەکاتەوە هەواڵەکانی جاریکە پەخشەکاتەوە ڕادیۆیەکیش بە هەمان شێم ئەمە بازاری میدیایە بازاری میدیا بێت جەماوەر بۆ خۆت پیاکەی بەشێ لە کەناڵەکان پێویستیان بە ڕیکلامە حەت پەنابردن بۆ هەر شێوازێ لە داهێنانی تازە لە گاندنی پەیامەکەتە مافێکی ڕەوای خۆتەوەکو کەناڵ باش من هیچ بە خراپی نازانم ڕادیۆکان تۆڕی کۆمەڵاتی خۆیانیان هەبێ ئەنیستاگرام سناپچات تویتەر فەیسبوک دوایەوە پێگەی ئەلکترۆنی خۆشیان هەبێ هەمان ئەو هەواڵانەی کە لە ڕادیۆ پەخشێکەکەن و لەگەڵ بەرنامەکانە هەتوان بەرنامەکانە بە ڤۆیس دانێنەوەێ توانن بە کامێراش تەسویریکەن و بە کامێرە بۆ شێوازێ سوۆسیال میدیا لە خزمەتی ڕادیۆکە دکتۆر هەر لە ناو ستۆدیۆکەیە ئەبینی کامێرە دانرا و بۆ شێوازە لا نەخان ئێستا توانین بڵێ ئێمە لە قۆناغی ماڵتی میدیاژین تۆسە لە ماڵتی میدیا یان تێکڵاوێکی سیر هەیە لە بینی میدیای کاغەزی و میدیای ئەلکترۆنی و میدیا جەماوەریەکان و میدیا کلاسیکەکانە ئەوە نەماوە وەکو جاری جاران هەر کەناڵی تر پەیوەستە بە جۆرێک لە گیانی پەیامەکەوە چکە بازاری کار و بازاری سەرمایه‌داری بەردەوام لە خێراییەیە کۆمپانیا گەورەکانە چون بۆ لای ئەو کەناڵی کە زۆرترین جەماوەری هەیە لەوێ ڕیکلامەکان ڕاست ئامادەی پارەی خوب زۆرینەی خۆی بە لە بۆ کەناڵی کە زۆرترین کەس تەماشایەکە زۆرترین بینەری هەیە بۆی ئەم ماڵتی میدیایە بە جۆرە لە جۆرەکان زیاتر خزمەتی بە مەسەلە میدیایەکان کردووە بەڵام جەنجاڵێکی کەشی بۆ جەماوەر دروست کردووە شتێکی کەی داهێناوە ناوی پارچەکردنی جەماوەرە جەماوەر پارچە بۆ ئێستا نازانێت سەیری چی بکە ئێستا جەماوەری ڕادیۆیە جەماوەری پارچە ڤیدیۆیەکانە جەماوەری تەلەڤیزۆنە یاخود ئێمە پێمان خۆش و پێمان ناخۆش بێت چین و توێژەکانی کۆمەلگا بڕیارێن لەسەر ئەو ماتریاڵی ئەو ناوڕۆکە میدیایی کە تۆ پێشکەشێکی هەندێ ماتریال هەیە بۆ جەماوەرێکی گشتیە هەندێ ماتراڵی هەیە تایبەتە بە گەنج هەندێ ماتریاڵی هەیە مادەت هەیە ناوڕۆکە تێ تایبەتە بە وەرزشەوانان هەندێک کەس هەیە تەنها تایبەتە بە ژنی ماڵەوە هەندێ بابەتی کە هەیە گشتی وەکو بابەتە پزیشکیەکان ئێستا وای لێ هاتووە هەندێک کەس هەیە بەس حەزەکە سەیری بەرنامی سیاسی کات حەزاکە سەیری هیچ بەرنامەیەکەکان ئەوێ هەواڵە سیاسە تازەکان بیستێ هەندێک کەس هەیە بەس حەزی لەو فۆرمە لە بەرنامەی گفتوگۆیە کە گفتوگویەکی کەشەکەی گەرمە و شەڕ و پیاکدادان و شەڕە قساکەن جەماوەر بە شێوازێ پەخش بۆ هەرێکی حەزی لە جۆرێ لە ئینە بەڵام خەڵکێکی شەیە حەزی لە ڕادیۆیە تەنها بۆ ئەوەی گوێ لە میوزیک بێ حەزاکە گوێ لە بەرنامە بێت حەزەکە گوێ لەو گۆرانی بێژە بگرێ لەو ماتریاڵە بگرێ لەو ناوڕەکە گرێکە کە خۆی حەزی لێتی
زۆر باشە زۆر کاتێمە باسیێواکەین کە ڕاتیۆ ئەتوانێت هەمیشە کاریگەری خۆی هەبێت بەڵام لە چییە؟ ئێماڵین بۆ نمونە چەندین کاری هوەری و چەندین ڕسەنایەتی میلەتی کورتمانیوەکو خۆ بەڕێزە کرد بە ئەمانە ئاراستە بکرێ ڕادیۆ توانێت هۆکارێک بێ بۆەوە تا چەند هەڵبین ئێمە ڕادیۆکانمان دکتۆر بە تایبەتی ئێوە لە ناوەندا ئاکادمیەکان لە ناو زانکۆکانە ئەم جی لە تازانە کە بەردەوامیەنە ئەو بوارەوە کارەکەن ئەو ڕێژەیان فێر بکرێت و چۆن بتوانین ئێمە لە ڕابردووە ئەم مێژۆمان هەبووە لە ئێستا تەکنەلۆژیا هاتۆتە پێشەوە لە ئێستا کار لەسەرەوەکرێ کە تازەترین شت پێشکەش بێ ئاسانترین شت پێشکەش بێ کە من بیبیستم ینی ئێستا پارچەی ڤیدۆدان ڕێ خەڵکی فەیسبوک ناکە خەڵکی تیکتۆکەکە بۆ لە بەروی زۆرتی کەمترین ماوە لە تۆ بات لە ترافیکێکا بۆسە کەمترین ماوە لە تۆ بە چۆن بتوانین ئێمە پەیامی زۆر کورت و زۆر کاریگەر لە ڕادیۆکانمان و جارێکی بەخشکی کاکە سەرکۆ خۆشببختانە ئێستا خوێنی ئەکادمی میدیایی لە سەتاسەری هەرێمی کوردستانە بێک سیستەم هەڕوا بە سیستەمی بۆڵەنی ڕۆ دابشکرا و تقریبن پرۆگرامەکانمان هەمووی هاوبەشە مێژوو ڕاگانی کوردیش خۆشببختانە یەکێکە لە لەو وانانەی کە بە ینی اختیاری نیە بێ خوێنرێ هەرێ خوێنێ لە قۆناغی یەکەمی شا خوێنرێ مێژۆکە تۆ بێ بیزانی زۆر باشە جگە لەوەی کە تۆ تەکنۆلۆژیایی میدیات تەکنۆلۆژیا گەشۆ بە چێری خوێنی ئێمەش باخی ماتریالەکانی کات ئەمن خوێنکاری زانکۆ لە پەیمانگا چ زانکۆ وەکو چی وایە وەکو وایە تەژبیان نەبێ بێگوێ شوپێنین مناڵێک کە لە دایکە بێ پێویستی بە کۆمەڵە دۆزی دەرزی لەدانە قەترە قەتری بێتی و دەرزی لێ بدەی مەرحەلە بە مەرحەلە خوێندنی میدیاییش لە 4 ساڵە وایە لە 4 ساڵە 8 کۆرسە خوێنێم خوێندکارە لە هەر کۆرسا تقریبا 4 مادە خوێنێ ینی 4 بە 8 ضربی 4 کە 32 مادەی جیاوازە خوێنم خوێندکارە کاکە سەرکۆ بە دڵنیاییەوە لە هەر شوێنە کافێری بەشێک لەو جۆرە ئیشکردنا ئەبێ پێم وایە بەڕێی من کێشەکە لەوە نیە تۆ لە زانکۆ پەیمانگاکانە لە ڕووی ئەکادیمە تۆ چۆن خوێندکار پەروەرداکەی هەڵەن بێگومان تۆ لە ناو گروپێکی سی خوێندکاریە هەر 10 کەس بۆ 15 کەسی تیا دەرەکەوێت بەشێکی لە مۆنتاژا باشە بەشێکی لە وێنەگرتنا باشە هەندێکیان بۆ بەردەم کامێرە باشە من لەو خوێندکارانەی کە خۆم ساڵوانە هەر لە هەموو بوارەکان شار وایە لە هەموو بوارەکانە هەر کەسی حەزی لە شتێکە من لە ناو 63 خوێندکاریم ساڵ کە 2 گروپ دەرزیم پێوە ناتوانم 15 کەسی باش هەڵبژێرم کە بۆ ڕادیۆش و بۆ تەلەڤیزۆنیش بشێن ئەمانە لیان ڕابینم چکە ئیشی ڤیددیۆیم پێکردوون هەمویان هەر کەسە ئیجبارە بێ بەرنامێکی خۆی پێشکەشکات 2 دقە بیکات شوێنێکە بۆم باید بیکانە ماڵەوە من ئەزارم ئەمە لە دەنگی باشە ئیلقایی باشە چی باشە ئەمە کێشە نییە کاکە سەرکۆ ئەمانە ئەکرێ لە زانکۆ پەیمانگاکانە کەم تا زۆر کێشە لەوەی کاتێکێتە دەرەوەی زانکۆ دێتە ناو بازاری کارەوە لە کەناڵە وەرەگیرێ مەرجەکانی و کەناڵەکە بۆی دانێ بۆ وەرگرتنی ئەم کەسە چییە باشە ینی هەندێک فێری جۆرە بەداخەوە گەر بەمە بابەتە کەشمانە بێت جۆرە لە نائتیکیتی میدیایی بوون کە تۆچی کاسەربەچی بۆ کەناڵێک ئەک دەکەی ئەڵە تا تۆ تا 5 ساڵ بۆ نێواز لە ئێمە بینی ئەمە جۆرە لە بەکۆی لەکردنی میدیاکارە ئێتر ئەم میدیاکارە خاوەنی ئیرادەی خۆی ناتوانە داهێنان بکات چکە کەناڵەکە فەرزێکا لە تۆ بۆ بێوان بۆ بکەیت بۆیە خاوەنددارەتی زۆر گرنگە ئەوە پلانی استراتیجی دانێ بۆ کەناڵەکە بۆ ڕادیۆکە بۆ تەلەڤیزۆنەکە کە چۆن ئاراستی بکات چی باشە لە کۆمەڵگای ئاراستە بکرێت چی بۆ نمونە ئامادەکردنیان بەرنامەی ئێوە ئەم بڕگانی کە ئیمڕۆ ئامادەتان کردووە بێگومان دوێنێ و پێرێ ئامادەکارەکان دانیشتون بەیەکەوە چی پێشکەشکەن باشە چی بۆ کۆمەلگای کوردی باشە ئەگەر ئەم بابەتی من و تۆ بە کەڵکی کۆمەلگای کوردی نیە قسەی لەسەر نەکەین باشترە بەڕاستی خزمەت دەکەین لەگەڵ شامە مێژۆ جیانەکە شێنینەوە ناوخۆی خۆمان چەند خۆشە بۆ ئێستا ئێمە ئەگەر بمانتوانێت ئەمەمان حتم بێگومان جەماوەرێکمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکووری کوردستان لە ئەوروپا سیرمانەکە ئەمە جەماوەری کوردین بەڵام چەند خۆشە بۆ گرێمە بە زمانێکی وەرجێڕاویان ئاراستەکراوە بۆ دەوڵەتەکانی کە ئێمەی کوردیش ئەمین ئێمەش هیچمان کەمتر نییە لە بێگومان دینەکانی لەورە بۆ ئەلێرە ڕۆڵی خاوەنددارەتی کەناڵ زۆر گرنگە کاگرێت ئایا کەناڵەکە کە حیزبیە هیچ کێشەمان نییە ئەمە واقعی ئەم کوردستانە وایە ئەم عێراقە وایە بەڵام ئەم حیزبە پەیامەکانی بۆ نەتەوەکەمانە بۆ خزمەتی نەتەوەکەمانە یان بۆ ناوچەیەکی دەرکەوە ئەوەی کێمە لە ناو ڕادیەکانە ئەیبینین و لە ناو تەلەڤیزۆنانین بەداخەوە ئەمەی دووهەمیانە بینەوە یەکەمان کەمە هەیە بەڵام زۆر کەمە کەناڵی ئەلفوبا پەیوەستن بە مەسەلە نەتەوایەتەکانەوە بەڵام جیم و دال و ها و واو ئیش بۆ ناوچێکەکەن لۆکاڵیەکەن زمانیان پارچە پارچە کردووە لە ناو یەک کەناڵە 5-6 جۆر زمانە بیستی من زۆر خۆشحاڵم هەموو جارێک
کورسادۆک و کەناڵێکی سەنگین بە نمونە هێنموانێ بەلای کەمەوە لە ساڵی 2000 کە دامەزراوە تا ئێستا یەک زمانی ستانداری پاراستووە لە پێشکەشکردنی بەرنامەکانە لە هەواڵەکانە ئەمە گرنگە بۆ میدیای کوردی مێژوو بەم شێوێ دروستە بێت طبعا ئەمە ڕۆڵی خاوەندارێتەکەی و چالاکی و کەسانەشەکەیشی تاکەن شارەزابوونیانە لە ئیتیک و یاسا پەیوەستبوونی ئێوەی میدیاکارانە بەها پیرۆزەکانی گۆمەڵگای کوردیەوە هیچ کاتێ لە ئێوە تەجاوزی یەک کێکتانێکی شکەتان دروست دەکات تۆ ئەو ناڕوخێنێ ئەو تۆ ناڕوخێنێ هەمووتان لەسەر یەک سایڵە ڕۆن بسەیری هەندێک کەناڵی کوردیەکەی بەداخەوە هەر لەنەوە بەرنامەکانە سێ چوار جار زمانی تایە ڕەجگە لە زاراوی کەرمانجی کە بۆمان هەیە ئەو باڕاستی خۆی قسەبکە بۆ نییە تۆ زمانەکان ناوچەی بۆ بڵین مەهاباد بێنی فەرزیکی بەسەر سلێمانی فەرزکی بەسەر هەولێرە و هەولێر بەسەر شوێنیکە زمانێکی ستانداری ئەدەبی ئێمە هەیە کاوێ بێمە خاوەندارەتی بەو شێوە ئیشکا کاکسەرگۆ دەستە خۆش بێت دکتۆر سپاس بۆی بە شارێکی زۆر جاڕۆنکردنەوە لەسەر بابەتەکە یانەماندوو نەبی دەست و چاو خۆش بێت دووبارە سپاس بۆ بەسەرکردنەوەی ئێوە کاوا جار بەجارە مامۆسانی زانکۆ بەسەرەکە خۆش بێت کورسات ماڵی خۆتانە بەخێر بێت سەر چاوان